بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عزیزی بەرنامەی پەیامی ڕۆژ. خۆشحاڵین جارێک کە ژاتینەوە خزمەت ئێوەی عزیز لەگەڵ هاوکارم جەلال لە بەرنامەیەکی نوێدا دەخوازین سەرجەم بورگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز بێت. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت بینەرانی عزیز، بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک ئینشاڵڵا و ڕۆژێکی نوێ پڕ لە خێر و بەرەکەت. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ڕێکارەکانی ڕوبەڕووبوونەوەی ببورن دیارە ئەمڕۆ تۆرانی کە بۆمان ئامادەکردن چەند تەوەرێکی جیاوازن بە تایبەتی لە ئێستادا کە موچەخۆران و مامۆستایان ناڕازایەتیەکی زۆریان هەیە لەسەر دواکەوتنی موچەکانیان و ئەو قسانەی کە دێنە ئاراوە لەسەرەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە ناوی یاسای چاکسازیەوە دەست بۆ کەمکردنەوەی موچەکان دەبات و بە تایبەتی باز لەوە دەکرێت کە مانگ واتە سەری مانگی پێدانی موچە لە هەرێمی کوردستان لە 30 ڕۆژەوە دەکرێتە 45 ڕۆژ. ئەنجومەنی ناڕزایی مامۆستایان بەیاننامەیەکی توندی بڵاو کردوێتەوە کە تەوەری یەکەمان تەرخان کردووە لەسەر ناڕزایەتی مامۆستایان و موچەخۆران بەگشتی و تەوەری دووەمی بەرنامەکەشمان تەرخان کردووە لەسەرەوەی کە لە پێش هاتنی کۆرۆنا لە زۆر لە شەقامەکان لەسەر ڕێگا سەرەکیەکان گۆشت دەفرۆشرا. بۆیە تەوەری دوایین بەرنامەکەمان تەرخان کردووە لەسەرەوەی کە چۆن گۆشتێکی تەندروستمان دەست بکەوێت و سوودەکانی گۆشت بە تایبەتی لەم سەردەمی کۆرۆنایەدا چۆنە بە تایبەتی بۆ ئەوەی کە باس دەکرێت و خواردنانە دەبێت لەم ڕۆدا بخورێن کە سیستەمی بەرگری لەش بەهێز دەکەن. تەوەری دووەمیشمان تەرخان کردووە لەسەر گۆشت. تەوەری سێمی بەرنامەکەشمان جیهان لە بەردەم نوێبوونەوەدایە. ئایا زۆر جار ئێستا کە دۆخی کۆرۆنا هاتوۆتە پێشەوە تەحلیلەکان ڕووباوەڕ دەڕۆن کە ڕەنگە ئیدی دنیا ئاخرەت بێ مرۆڤ میانی خەڵکێکی زۆر بکوژێ بە جۆرە لە جۆرەکان بێهیوایی زیاتر بڵاو دەکرێتەوە. تەوەری سێممان تەرخان کردووە لەسەرەوەی کە هەندێک کەسیش باوەڕیان وایە جیهان لە بەردەم نوێبوونەوەیەکی تازەدایە. بۆیە میوانێکی تایبەتیشمان دەبێت لەسەر بابەتە قسە و گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ چەند ڕاپۆرتێک و زانیاری تایبەت بۆ هیوایی کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان نابن بۆی کە ئەم زانیاری تازانە بابەتانەتان پێشکەش بکەین. ئەزانێ سەر دەچینە لای بڕکەی کەش و هەوا بزانین پلەکانی گەرمان لە چ ئاستێکدایە پێکەوە بینەری دەبین. ئەگەرچی لە ئێستادا شوێنەکانی ئاڵوگۆڕی دراو لە ناو بازاڕەکاندا داخراون تەنها چەند کاتژمێرێکی کەم بەڕووی هاوڵاتیاندا کراوە دەبن، بەڵام لە هەمان کاتدا بزانین چ گۆڕانکاریەک بەسەر نرخی دراوەکاندا هاتووە دەبینین ئێستا بە جۆرە لە جۆرەکان جموجۆڵی بازرگانی لە هەموو جیهاندا بە تەواوەتی زۆر سست بووەتەوە بە بزانین چ کاریگەریەکی لەسەر نرخی دراوەکان کردووە بە تایبەتی دۆلار، لیرەی تورکی و تمەنی ئێرانی بەراورد بە دیناری عراقی. با پێکەوە بینەری بین.
بەڵا بینەرانی عزیزەوەی کە بینیتان نرخی دراوەکان بۆ ئەوەی کە گۆڕانکاری بەسەردا هاتبوو تمەنی ئێرانی و بە تایبەتی دۆلاری ئەمریکی. دۆلاری ئەمریکی نرخەکەی بەرز بووەتەوە لە 121.560 چوەتە 123 وردێک لەبەرەوەی کە لە ئێستادا وەکەوەی کە باز دەکرێت بانقی ناوەندی عێراق دۆلاری کەمتر دەخاتە بازارەوە. ئەمە بەشێکی هۆکارە بۆەوەی کە نرخی دۆلار بەرز بووەتەوە لە بەرامبەردا کە نرخی تمەنی ئێرانی ئەرزانتر بووە بەراورد بە دیناری عراقی کە ئێستا 74,000 دیناری خۆمان نزیک بە ملیۆن تمەنی ئێرانی دەکات کە ئەمەش بەشێکی کاریگەری لەسەر ئابلۆقە ئابوووریەکان کە بەسەر ئێرانە دراون پێوەستە بەو ئابلۆقە ئابووریانی کە بەسەر ئێراندا سەپێنراون لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە. دەچینە لای بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان بڕگەی یادەوەریە با بزانین ئەگەر بڕگەکەمان ما بێت ئەمەن قەرار نەبووم بڕگەیە هەبێ بەڵام ئەمڕۆ وەک دوایین ڕۆژ باز لە بڕگەی یادەوەری دەکەین. یەکی چواری ساڵی 1920 دەستپێکردنی گەشتەکەی کلۆدیوس جیمەزڕیچ گەڕیدە و ڕۆژهەڵاتناسی ئەوروپی بۆ کوردستان کە خێزانەکەی و هەندێک لە ئەندامانی خانووی نشینگەی بەغدای لەگەڵدا بوو. ناوبراو گەلێک زانیاری گرنگی دەربارەی کورد تۆمار کردووە لە گەشتەکەیدا و لە ژێرناونیشانی گەشتەکەی کلۆدیوس جیمەزڕیچ چاپکراوە و کراوە بە زمانی کوردی. کلۆدڕیچ سەردانی میرنشینە کوردەکانی ئەو سەردەمەی کردو و زانیاری لە بارەیانەوە کۆ کردووەتەوە لە بەهێزی و لاوازی میرە کوردەکانی کۆڵیوەتەوە و تۆماری کردوون. داگونجێت ئەمە جۆرێکیش بوو بێت لە سێ خوڕی و جاسوسیکردن بۆ دەوڵەتی بەریتانیا و سەرنجام ڕووخاندنی میرنشینە کوردیەکان. کلۆدیوس جیمەزڕیچ پاش ساڵێک لە سەردانەکەی بۆ کوردستان سەردانی وڵاتی ئێران دەکات و لە شاری شیراز کۆچی دوایی دەکات و هەر لەوێش بە خاک دەسپێردرێت. یەکی چواری ساڵی 1970 پاشۆڕشی ئیسلامی ئێران و ئەرزشدانانان بۆ مەسهەب و کەمەنەتەوەیەکانی تریێران سازدانی یەکەمین کۆنگرەی دامەزراندنی شورای مەرکەزی سونەد ناسرا و بە شەمز لە تاران بەڕێوەچوو بۆ بەدەمەوە هاتن و چەسپاندنی مافەنەتەوەی و مەسەبیەکانی گەلانی کەمینەی ئێران کە تێیدا 1500 زانای سونی ناوچەکانی ئێران باشدار بوون و تا 3 چواری ساڵی 1970 خایاند. لەو کۆنگرەیەدا کاگ ئەحمەدی موفتیزادە و مەولەوی عەبدولعەزیز مەلازادە بە سەرۆکی شورا و کاگ ناسری سوبحانی بە جێگری هەڵبژێردران. کۆنگرە نەیتوانێ هیچ یەک لە ماف و ئامانجەکانی خۆی بپێکێت کە داوای لە سەرانی ئێران کردبوو. لە گەڵەوەشدا سەرانی شۆڕش هەریەک لە کاگ ئەحمەدی موفتیزادە و کاگ ناسری سوبحانی و چەندان زانای موسڵمانی تری نەتەوەکانی تری شەهید کرد. یەکی چواری ساڵی 2002 کۆچی دوایی بیریار و نووسەر و ئەدیب و کەسایەتی سیاسی کاریگەری کورد مەسعود محەممەد لێکۆڵەر و نووسەرێکی زۆر شارەزا بووە. عەرەبیزانێکی وەها بووە کە سەرکردە و نووسەرە عەرەبەکان پێی سەرسام بوون. لەوانە سەدام حسێن، عەبدولکەریم قاسم و مەلێک حسێنی پاشای ئوردون و زۆر کەسی تر. لە بواری فیکر و ئەدەبدا کەسشانی لە شانی نەداوە. لە دامەزراندنی کۆڕی زانیاری کووردا جێدەستی دیار بووە. مەسعود محەممەد کوڕی مەلای گەورەی کۆیەیە و خاوەنی تێز و بیرکردنەوەی خۆی بووە و بەردەوام بیری کردوتەوە تا نووسینێکی نووسیوە. لە بەرهەمە بەپێزەکانی مەسعود محەممەد گەشتی ژیانم، مرۆڤ و دەوروبەر، چەپکێک لە گوڵزاری نالی، دەستە و دامانی نالی، لە بەرهەمەکانی ژیان و هەروەها زۆر کتێبی دیکەش. مەسعود محەممەد لە کۆتایەکانی تەمەنیدا لەلایەن دەسەڵاتی کوردیەوە زۆر ئازاردراوە و ماوەیەکی زۆریش لە هەولێر دەریان کرد. بەشێک لە مامۆستانی ناڕازی گلەی و گازندی ئەویان هەیە کە هەر کاتێک حکوومەتی هەرێم کاریان بەوان بێت موچەکانیان پێش دەخات و هەر کاتێکیش ئیشیان بەوان نەمات گرنگیان پێ نادات و موچەکانیان دوا دەخاتوە. لە ئێستاشدا مامۆستای ناڕازی هۆشداری ئەوە دەدەنە حکوومەت کە ئەگەر ئەم دۆخە بەردەوام بێت و موچەکانیان دوا بکەوێت و پاشەکەوتەکەیان بۆ نەگەڕێنێنەوە ئەوە هەڵوێستی دیکەیان دەبێت و پێدەچێت پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستاندا پەکی بکەوێت. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە مامۆستا ئاکۆ جەمال میوانمانە ئەندامی ئەنجومەنی ناڕازی مامۆستایان لە هەرێمی کوردستان. مامۆستا زۆر بەخێر بیت. زۆر سپاس بۆیەوە. سڵاو لە بینەرانی بەڕێزی پێیان. دۆخی مامۆستایان لە ئێستادا لە چ پارێکدایە؟ بەڵێ وەڵای بەگشتی دۆخی خەڵکی کوردستان لە دۆخێکی زۆر خراپە، نەک بە تەنها مامۆستایان، هەموو فەرمانبەران و هەموو خەڵکی کوردستان
بە حکمیەوەی لە وڵاتی ئێمە وەکو پێویست دەسەڵاتداران لەماوە 29 ساڵی ڕابردووە نەیانتوانیوە بە بەرنامەیەک بە پێی پلانێکی باش و پێشوەختە خزمەتی خەڵککەن و ئامادەکاری بکەن بۆ هەر ئەگەر و پێشاتێگەر ڕوو بدا بەداخەوە لە ئێستاشا کەی بینین کە بەڵایەکی جیهانی کە بەهۆی هاتنی ڤایرۆسی کۆرۆنا بۆ سەر زەوی و بۆ زۆربەی وڵاتانی دنیا کەوتونەتە ئامادەکاریەوە بە خزمەتکردنی خەڵک بەوەی کە داوایان لەکەن لە ماڵەکانیانە بمێننەوە بەڵام بە بەرنامە بەوەی کە موچەکانیان بۆ خەرجەکەن بەوەی کە پێداویستەکانیان بۆ دابینەکەن بەوەی کە پاری ئاوکارە باوکرێ خانویان بۆ کەمەکەنەوە لیان ناسن بەڵام لە وڵاتی ئێمە تەنها ئەوەیە کە ڕێوشوێنەکان تونند و تۆڵ کراوە بەوەی کە بە خەڵکەڵێن لە ماڵەکانتان مێنە دەرەوە بەڵام بەداخەوە ئەوەی کە بینن خۆتان لە میدیان باشتر لە ئێمە شارەزان و ئاگاداری معاناتی خەڵکن کە ماوەی 50 ڕۆژە موچەی خەڵک نەدراوە کە ئەمە بەڕاستی کارەساتە تۆ لەم دۆخە خراپە ئابوووریەیە موچەی خەڵک بە 50 ڕۆژیش دابەش نەکەی و ئەوەی کە بەڕاستی ئێمە ژوەکو بۆ مەسایان لەم چەند ڕۆژە کە هۆژداریشی توندمان ناوە بە دەسەڵاتداران و کارەکەیەوەیە کە دەنگۆی بڕین و کەمکردنەوەی موچەی مامۆسایان و دەرماڵەکانیان نەکەری مامۆسایانی فەرمانبەران لە ئارایایە لە ڕاستیە ئەمەش بۆتە هۆکاری تووڕەبوونی مامۆسایان و فەرمانبەران بە شێوەیەکی گشتی و ئەم جارە بڕین و کەمکردنەوەی موچەکانیان بەهێڵی سوورەزانن و هۆژداریان ناوە دەسەڵاتداران کە ئەم هەنگاوە جێگەی قبولکردن نییە باشترە لە بری کەمکردنەوە و بڕینی موچەی فەرمانبەران و مامۆسایانی ڕاستەقینەیە وڵاتە لە خەمی ئەوە دابن کە چاکسازی ڕاستەقینە لە تەواوی سێکتەرەکانی ئەم وڵاتەیە بکەن ئەوەی کە خەڵکێک 29 ساڵە داوایان لێیەکە بە ڕێز و بە حورمەتەوە ڕخنە و پێشنیاریان بۆ کاکەتکایە ئەمەی ئێوە دەستان ناوەتێ خەڵکی کوردستان بە هیلاکەتە باژیانی خەڵک ناڕەحە دەکا یعنی ئەبێ بیر لەوە بکەنەوە کە چاکسازی ڕاستەقینە بکەن کە ئەویش بەچیە بێ لەسەر زاری خۆیانەوە ئەبیسی نزیکی 127,000 خەڵک موچەی هەیە کە ئەمانە هیچی شایستەنین بۆی کە موچە وەربگرن خانە نشینی نایاساییان پێڵن جگە لەوەی بارگرانیشی گەورەیان لەسەر بودجێ وڵاتە دروست کردووە بەوەی کە بە هەزاران خەڵکیان بە پلەی وەزیر و بریکاری وەزیر و بەڕێوەبەری گشتی ئەمانە خانە نشین کردووە کە ڕۆژە لە ڕۆژان وەزیفەی گشتیان نەبووە لە وڵاتەیە کە ئەمانە بوونەتە بارگرانیشی گەورە جگە لەوەی کۆمەڵی خەڵک کە پێیان ئەڵێن موچەی پلە باڵا کە ئەمانە خەڵکانێکن موچەیەکی زۆر و زەبەلاحیان هەیە لە کاتێکا جیاوازەکە مندە زۆرە کە بەڕاستی بە بەراورد بە خەڵکێکە خەریکی پاکردنەوەی سەر شەقام و شۆستەکانە خەریکی خزمەتکردنی خەڵکە یاکرێکارێکی سادەیە لە دام و دەستگایەکی دەوڵەتە بە سەدان جار بەرامبەر ئەوەیە لە کاتێکە ئەویش مرۆڤ و ئەمیش مرۆڤە بەڵکو و ئیشوکاری ئەمیان زۆر قورستە لەو هەموو ئەمانە وای کردووە کە بەڕاستی ئەم جارە بە تایبەتی مامۆسایان و فەرمانبەران ئەمە بەهێڵێکی سوور بزانن و بە هیچ جۆرێک لە دەسەڵاتی قبول مەکەن کە بیر لە بڕین و کەمکردنەوەی موچەکانیان کاتەوە چونکە ئێوە لە میدیان باشترە زانن کە لە ماوەی 2015 هەتاوەکو 2019 تا کۆتایەکانی 2019 پاشەکەوتی موچەیان داهێنا کە ئەمەش داهێنراوێکی تری دەسەڵاتی کوردی بوو کە لە نیوە کەمتر کرابەوە موچەی فەرمانبەران و مامۆسایان نزیکەی 3 ساڵ بەم دۆخە تێپەڕی و ئێستاش کە من لە خزمەتێوەیە کە قساکەین کە وا ئەچین بەرەو مانگی ئەمڕۆ تقریبەن 1/4 هەتا ئێستا موچەی مانگی 2020 نەدراوە یعنی ئەوەی کە ئەدرێوەنێ وەزارەتە تا ئەسەوەریان نەگرتووە هی مانگی 12 ساڵی ڕابردووە 2019 لە دنیای شتیوانە تا لە وڵاتان دەکاتی ئەزمە و ناڕەحەتەکان کە دروزە بێ موچەی پێشوەختە ئەدرێ بە خەڵک موچەی مانگی 12تان وەرگرت مامۆستایان بەڵێ دوای ڕۆژێک تەخیر بوو بەڵێ تقریبا دوای 50 ڕۆژێک اینجا موچەی مانگی 12 ساڵی ڕابردوو وەرگیراوە و بەڕاستی قەت چاوەڕێەوەمان ناکرد ڕاستە ئەمانزانی کە ئەمانە کەمتر خەمیان نەکردووە لەوەی لە خواردنی مافی خەڵک لە بێدادی لە نەعەدالەتیەکی لە ڕاددە بەدەر بەڵام چاوەڕێوەش نەبووین چونکە بەڵێنیان دابوو کارسی ڕۆژجارێکی تر موچە دابەش بکەن و دۆخی خەڵک ئاسایی بکەنەوە پاشەکەوتی موچە بژێڕنەوە باز لەوە دەکرێت موچە ئەمە مانگ دەکرێتە 45 ڕۆژ بەڵێ ئێمە لەویا لەو هۆشداری نامەیە ئاماژەمان بەوەش داوە لە ڕاستیدا داوای ئەومان کردووە کە بە هیچ جۆرێک بیر لە بڕینی موچەی مامۆسایان و فەرمانبەران و کەمکردنەوەی نەکەنەوە لەگەڵ هەموو چاکسازیەکەی نەگەرەوان بەڕاستەقینە بیانوێت چاکسازی بکەن لە هەر بوارێکە ئەگەر
بە تەواوی مانات چاکسازی بێت ئەوەی کە موچەی خەڵکی ناشایستە ببڕن ئەوەی کە خەرجیە زۆرەکانی دەسەڵاتدارانی ئەم وڵاتە کەم بکەنەوە ئێمە لەگەڵیان بەڵام لەگەڵ بڕینی موچەی فەرمانبەرانی ڕاستەقینی وڵاتیانین لەگەڵ کەمکردنەوەیانین چونکە خۆتان نەزانن ئەوەی کە هەیە بەشی ژیانیان ناکە چۆن ئەبێ ببڕێ و ئێستا بەداخەوە ئەوەی کە جەنابە داماژەی پێی یعنی یەکێکی تر لەوانی کە خەڵکێک ترسی لێ هەیە ئەوەیە کە ئەگەر بێت و وەکو خۆیان دوێنێ وەزیری ناوخۆ ڕاگەیاندوە کە جارێ بیرمان لەوە نەکردوێتەوە موچەی فەرمانبەران و مامۆسایان کەم بکەینەوە بیبڕین بەڵام پێدانی موچە لە 50 ڕۆژە ئەمەش دیسان جۆرێکی تر هەر لە بڕین و کەمکردنەوە لە دنیاە موچە وێستا لە زۆر وڵات بوو بە هەفتانەش ئەوان دەیانوت 30 ڕۆژ جارێک موچە دەدەین ڕۆشت بۆ 50 ڕۆژ ئەگەر بڵێن 45 ڕۆژ جارێک بەڵێ ئەمە کێشەکەیە و لێرەوە هەر داواکەین لە هەموو خەڵکی کوردستان لە هەمووانەی زەڕەیەک ویژدانیان هەیە ئینسانیەتیان تایە بیرێک لە ژیانی خەڵک و بە تایبەت فەرمانبەران و موچەخۆران بکەنەوە فشار بکەن لە دەسەڵاتداران چونکە بەڕاستی دەسەڵاتدارانی ئەم وڵاتە بێ ئاگان خەڵک لە دۆڵێکەوان لە دۆڵێکی ترن ئەگەر ئاگان لە ژیانی خەڵک بواە بە هیچ جۆرێک ناچوونە ژێرباری کەمکردنەوە و بڕین و پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەران و مامۆسایان و بیریان لەوە ناکردەوە لە 30 ڕۆژارێ تێپەڕ بکە موچەی خەڵک و تاخیری بکەن یعنی ئێستا جگە لەوەی کە موچە تاخیر بووە ژیانی خەڵک بە جۆرێک شێواوە بازار و دوکان و ئەو شوێنی کەسابەتی خەڵک نەماوە ڕاستە ئەمانە هەمووی بۆ بەرگریکردن بووە لە ژیانی خەڵک کەشتێگەی دەستخۆشیە بەڵام دەسەڵاتدارانی دنیا حکوومەتەکان لە دنیاە لە کاتی ئەم جۆرە ئەزمانەیە بیر لەوەژەکەنەوە کە خەڵکێکی بژێوی ژیانی ڕۆژانی لەسەر چوونە دەرەوە کرێکاریکردن بووە ئەی تۆ چۆن ئەمانەت ینی هەر بەوە حەلەکەی بەوە دانی کە خێرخوازێک سەبەتەیەکی خۆراک بەرێ بۆ ماڵێ دەیەوە نزیکەی یەک مانگە خەڵک لە ماڵەوەیە بە تەنها بە سەبەتەیەکی خۆراک ژیانی ئەڕوات بەڕێگاوە بەشێک لەمانە نەخۆش و دەردەداریانێ بەشێک لەمانە خێزانی قەرەباڵغن تەنها کاسبکاریان باوچێک بووە کە لە دەرەوە بە ڕۆژانە کەسابەتی بۆ کردوون و کرێکاری بۆ کردوون ئێستا ڕێگای لێگیراوە بێ حکوومەت هەرچی زۆر بێتە سەرخەت و هاوکاری ئەمانش بکە ئێمە لە ناوەندەکانی خوێندنا کۆمەڵە خەڵکمانەیە پیانەڵن وانە بێش کە ژمارەیەکی زۆرن ئەمانە موچەی فەرمیان نییە واتە وەکو ئێمە ماگانە موچە وەرناگرن ئەمانە بپی ئەو وانانی کە لە ڕۆژە ئیڵێنەوە بە ڕۆژانە موچیان بۆ حساب بکرێت دەی ئەمانەوە نزیکەی لە 24 مانگەوە تقریبان لە 25 مانگی دووە لە ماڵەوەن موچیان وەرنەگرتو ئەمانە بەشێکیان خاوەن خێزان و خاوەن مناڵن یعنی بێ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەرپرسان کە خەڵک دەنگی پێداون کە ئەمانە خۆیان بە نوێنەری ڕاستەقینەی خەڵکەزان نەبێ لە بۆعانات و لە ئازارەکانی خەڵک تێبگەن و لێرەوە بە هەموو ئەواناڵین کە وجدانیان هەیە لە پەرلەمانی کوردستان ئیتر چیتر زیاتر بێدەنگ نەبن و هەموو حیزبە سیاسەکانە خینە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەی مێژووی ئەخلاقیەوە کە ناکرێم دۆخەی ترراوە بەردەوام بێ کاتیەوە هاتووە ئەوانی شۆشیاری بن بەم دەسەڵاتە و بە ئاگیان بێنەوە لەم هەمووستەمەی کە لە ماوە 29 ساڵی ڕابردووە لە خەڵکی کوردستانەکەت خەڵکی کوردستان زۆر ئازایانە کە هەر ئێستا ساڵیادی کۆڕەوە ملیۆنەکەی خەڵکی کوردستانە لە ساڵی 1991 بە هەموو شێوە پشتیوانیان حیزبە سیاسیانە بووە و بە تایبەتی هەردوو حیزبی دەسەڵات بۆیە ئێستا کاتیەوەی تر بە ئاگیان بێنەوە چیتر لەوە زیاتر درێژە نەکێشێ دۆخی خراپی خەڵک و فەرمانبەران و مامۆسایان ئیتر کاتیەوە هاتووە چاکسازی ڕاستەقینە بکەن پێم وایە بژاردەی تریان نییە یعنی ئەگەر ئەیانەوێ ئەوان دۆخی خەڵک ئاساییکەنەوە ژیانی خەڵک باشکەن حکومڕانیەکی سەرکەوتوو کە هەمومان بە ئاواتی وین و داوایەکەین تەنها و تەنها بە چاکسازی ڕاستەقینەیەتە بوون بەو هیواین بۆ یەک جاریش بێ ڕازگۆ بن لەگەڵ خۆیان ئەو یاسایی کە لە بۆ چاکسازی دەرچوو ئەمەش بەشێک نیە لە چاکسازی کەدایانەوە بیکەن ئەگەر ئەو یاسایی کە خەڵک لەگەڵ یان نەبوو بەڵام ئەوان بە حکمی زۆرینیان لە پەرلەمانتیان پەڕان ئەگەر ئەو چاکسازیە بۆ ئەوە بێ ژیانی خەڵک باشکەن بژێوی خەڵک باشکەن بۆ ئەوە بێ گەندەڵی و بەهدەردانی سامانی ئەم وڵاتە کەم بکەنەوە من لە ئێرەوە وەڵێم هەموو خەڵکی کوردستان لەگەڵیانایە وە دەستخۆشیان لێکە بەڵام بڕواتان بێ ئەوان هەموو چاکسازیەکانیان هەموو ئەوەی کە پێیان وایە ئەتوانێ فریای ئەویان کەوێ حکومڕانیەکەیان ڕاستکاتەوە لەوەیە دەزەبەن بۆ موچەی فەرمانبەران و مامۆسایان و خەڵکێکی بێدەرەتانی ئەم وڵاتە کە بەڕاستی دڵسۆزانە خەریکی وەزیفەی گشتیە و لە خەمی خەڵکایە ئەوان ئەگەر ئەیانەوێت چاکسازی ڕاستەقینە بکەن هەموو ڕقەمەکان لە بەردەستی خۆیان و هەموو خەڵکانەیە هەیە کە لە ماوەی ڕابردووە قسەیان لەسەر چاکسازی کردووە لە هەرێمی کوردستانە زۆر ڕوونە چێ پارەی وڵاتە بە هەدەرەدا
چۆن داهاتی نەوت هەتا ئێستا ناشەفافە سەرچاوەکانی داهاتی تر لە گومرک و لە باج و ڕسومات هەموو ئەوانە هەتا ئێستا بەدادیاری ماوەتەوە. یعنی سەرۆکی پەرلەمان لە دیدارێکیان لە کەناڵێکی میدیایی لە دووشەوی ڕابردووە ئەویش داوای شەفافیەتەکە کە بەڕاستی ئەمە لە نوکتاچێ سەرۆکی پەرلەمان کە لە دنیاە یەکێک لە دامەزراوە هەرە گرنگەکانی هەر وڵاتێک دامەزراوەی شەرعی کە شوێنی بڕیاردانە لە چارەنووسی خەڵکی ئەو وڵاتە لە دیاسا دەرکردن دامەزراوەیەکی شەرعی گرنگە ئەوی ژەڵێ من زۆر باشە یعنی داهاتەکان ناشەفافەوە نەوت بە تایبەتی وەکو یەکێک لە سەرچاوە گرنگەکانی پارە لە وڵاتەیە ناشەفافە هێوسابێ هاوڵاتیەکی بەدبەخت و داما و بەڕاستی بڵێکی کاتێکە سەرۆکی پەرلەمانەکەی لە داهاتی وڵاتەکە سەرۆکی حکوومەت دەیوت هەموو تاکێکی هەرێم دەتوانێت ئاگای داهات و داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان بێت لە کاتێکە سەرۆکی پەرلەمانی ڕەنگە نەزانێت چەند داهەندێکی بەڵام مامۆستا لا بەیان نامەکانتاندا هۆشداریەکی تونتانیاوەتە حکوومەت لە ڕابردوودا بینیمانە ئەنجومەنی ناڕزایی مامۆستایان توانیوێتی مامۆستایەکی زۆر بێنێتە سەر شەقامەکان ئەمڕۆ قەرەنتینەی هاتوچۆی و خەڵک هەمووی لە ماڵەوەی و کۆرۆنا لە دەرەوەیە هەڵوێستان چی دەبێ گەر هاتوو لەم دەرفەتەیە کە خەڵک ناتوانێت بێتە دەرەوە حکوومەت هێرێمی کوردستان ئەم هەلەی قۆزیەوە بۆ خۆی و ئەو یاسا چاکسازیەی کرد ئەنجامدا کە دەستبردن بێ بۆ موچە هەڵوێستی ئێوە چییە بێت؟ ئێمە لە هۆشیاریدا لە هۆشتیاری نامەکەشا بەڕاستی جەختمان لەوە کردوەوە چاوەڕێی ئەوە بووین حکوومەتی هەرێمی کوردستان مژدەی جێڕانەوەی موچە پاشەکەوت کراوەکانمان بۆ پێ بدا کە نزیکەی 36 مانگ موچەی پاشەکەوت کرا و لەگەڵ نزیکەی 11 موچەی تەواوی فەرمانبەران و مامۆسایان لای دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمی کوردستان چاوەڕێوەی بوون پلە بەرزکردنەوە بگەڕێتەوە کە لە ساڵی 2015ەوە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران و مامۆسایان ڕاگیراوە حەقێکی شەرعی هەر فەرمانبەرێکە ساڵانە بڕێک موچە بچێتە سەر موچەکەی حەقی ئەو هیلاک بوون و ماندووبوونەی وەوە حەقێکی شەرعی هەر فەرمانبەرێک بەڵام دەنگۆی کەمکردنەوە و بڕینی موچەی مامۆسایان و فەرمانبەرانمان پێگەیشت لە کاتێکە ئەگەمە هەر دەنگۆش بێ کە ئێمە بەڕاستی بۆچی ئەترسین لەم دەنگۆیانە لەم ئەگەرانە بۆ قسەی لەسەرەکەین هۆکارەکەی تەنها ئەوەیە خەڵک بە شێوەیەکی گشتی متمانەی بەم دەسەڵاتدارانە نەماوە بێمتمانەیەکی لە ڕاددە بەدەر لە نێوان هاوڵاتی و حکوومەتە هەیە هۆکارەکەشی بەڕاستی حکوومەتە هەرەوەی کە بەڕێستان ئاگادارن لە سەرەتای کابین دروستکردنی کابینی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی تازە بڕیاری ئەوەیاندا بەڵێنی ئەوەیاندا کە موچە لە 30 ڕۆژ تێپەڕ نەکات من لە ئێوە پرسم لام و خەڵکی کوردستان دوای 50 ڕۆژ موچە خۆرانی وڵاتە موچیان وەرگرتووە هۆشداری نامەکە لەوەوەیە ئێمە لە ڕابردووە لە ماوەی 4 ساڵی ڕابردووە کەم تەرخەمیمان نەکردووە بەڕاستی ئەوەی پێمان کرابێ بە شێوازی مەدەنیانە داوای سەرەتاییترین ماف کە موچەیە کردومانە کە ئەمە لە دنیای ئەسڵەن پێویستی بە خۆپشاندان و ناڕزایی نییە حەقێکی شەرعی زۆر یاساییە و پێویستی بەوە نییە خەڵک دەنگی بۆ بەرزکاتەوە ناڕزایی بۆ دەربێت مامۆستا بورە بۆچی ینی پلانێکی تۆکمەنی هەموو ساڵە ئەم کێشانتان دووبارە بێتەوە پلانێکی تۆکمەتانیەکە دووبارە نەبێتەوە ینی هەمووتان بە یەک دەنگ ینی داوا بکەن کۆتایی بەم کێشانتان بێت خۆشەوت تەنها موچەشە کێشەکانتان ڕاست لە ڕاستیە بەس موچە نەبووە ئێمە پێش ئەوەی کە بچینە سەر شەقام داوای موچە بکەین من بیرمیە لە ساڵی 2005ەوە لە ناڕزایی و خۆپشاندان و گرتبوونەوەمانە کرد داوای چاکسازی لە کەرتی پەروەردە گەرێمە باسی بکەن تەمان مرۆگو مامۆستاگی نازانینە وڵاتە شوێنێکی بگری پڕە لە کێشە و کەم و کوڕی بەڵام بەڕاستی پەروەردە کە لە وڵاتان چۆنەڵی دەستپێکی چاکسازی گۆڕانکاری گەشە پێدان لە پەروەردەوە دەستپێکە هەموو وڵاتانی بەگەشەکردنا کەوتونەتە قۆناغێکی گەورە لە داهێنان و لە بواری زانست و فێربوونا لە پەروەردەوە دەستیان پێکردووە یعنی هەج وڵاتی ویسپێتی پێش بکەوێ پەروەردەی چاکردووە پەروەردەی پێشخستووە ئێمە لە ڕابردووشا زۆر کات داوای چاکسازیمان کردووە داوای کردن قوتابخانی تازەمان کردووە داوای دامەزرانمان کردووە بۆ ناوەندەکانی خوێندن داوای پەرپێدانمان کردووە بە پرۆگرامەکانی خوێندن هەموومانەمان کردووە بەڵام ئێمە بەڕاستی کە هاتە سەر ئەوەی قوت و موچە و بژێوی ژیانی خەڵک کەوێتە مەترسی و بە تایبەتی مامۆسایان تۆ ناچاری ئەو کاتە داوای ئەوە بکەی بۆی ژیان ئاسایی بێتەوە ئینا ئەگەر ڕاستەوێ ئێمە هەمیشە داوای چاکسازی ڕاستەقینەمان کردووە لە وڵاتەیە بەڵام خۆشبەختانە تا ڕادەیەکی زۆر مامۆسایانی کوردستان هەماهەنگن و یەکگرتوون و پێکەوە داوای چاکسازی و داوای باشکردنی ژیان و داوای مافە بنەڕەتەکانیانەکەن و لە ئێستا ئێمە بۆ نمونە
ئەو ئەنجومەنێکی سەرتاسەریە لە هەموو شار و شارۆچکەکان نوێنەرایەتی مامۆسایانی ناڕازیتیایە و کۆنتاکت و پەیوەندیەکی زۆر باشمان لەگەڵ فەرمانبەران و چین و توێژەکانی کەشایە. زۆر بە کورتی ببوورە پلانی تازەتان هەیە لەوەی کاگەر هات و دەستکاری موچەکرا بەم دۆخەیە هەڵوێستان چی ئەبێت؟ تەمەناکەین بە هیچ جۆرێک دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بیر لە بڕین و کەمکردنەوەی موچە و دەرماڵەی مامۆسایان و فەرمانبەران نەکەنەوە. دۆخی کوردستانەوە هەڵناگرێت لەوە زیاتر خەڵک ماندوو بکەن. لە ساڵی 1991ەوە تا ئەمڕۆ هیچ کاتێک بە هێندەی ئێستا خەڵک بێزار و تووڕۆنی گەران نەبوو لەم دەسەڵاتە. ئەچیتە هەر شوێنێک هەتا لە حیزبە سیاسیەکان لە خودی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە ناو حیزبەکانی خەڵک بێزار و تووڕێیە. بۆیە لەو باوەڕێیان ئەوانش درچیان بەوە کرد بێر بۆیە دوێنێ وەزیری ناوخۆ لە دوای هۆشداریدانی ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی و ئەو هەموو دەنگدانەوەی و ئەو خەڵکە ویژدان زیندووە کە هاتنە سەر خەت داوای ئەوواکەن کە ئەوەی ترهێڵی سوورە نابێت جارێکی تر مامۆسایان و فەرمانبەران بخرێنە دووڕیانێکی سەختی ژیان و گوزەرانەوە. بۆیە لەو باوەڕێیان بیر لەوە نەکەنەوە. بۆیە تاکە ڕێگا ئەوەیە کە ئیتر ئەوان بیر لە چاکسازی ڕاستەقینە بکەنەوە ئەگەر نا بە دڵنیاییەوە ئەم هۆشداری نامەیەکی ڕاستەقینەیە وەکوتیایە هاتووە. ئێمە هەموو شارەکانی کوردستانەکەینە مەیدانی خەباتی مەدەنی بۆ ئەوەی بیسەلمێنین کە ئێمە بەڕاستی ئیتر قبوڵی ناکەین چیتر چەسانەوە و ماف خواردن لەم دەسەڵاتانە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا کۆجەمەل ئەندامی ئەنجومەنی باڵای ناڕزایی مامۆستایان. سپاس بۆی کە لە تەوریەکەین پامی ڕۆژە لەگەڵمانە بوو. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت. بینەرانی عەزیز پاش ناوبڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین. ئەزان ئێستا چینە لای تەوەرێکی دیکەی بەرنامەکەمانەویش وەک دەزانن کە لە هەرێمی کوردستاندا لە ناو بازاڕەکاندا چەندین جۆر گۆشت هەیە لە گۆشتی بەستووە گۆشتی فرێش. بۆیە زۆر گرنگە چ جۆرە گۆشتێک گەڵبژێرین و چ جۆرە گۆشتێک تەندروستە و بە تایبەت لە ئێستادا کە زۆرێک لە وڵاتان گرنگی زۆر بە خواردن دەدەن بۆ پێی ئەو خواردنانەی کە زیاتر بەرگری لەش بەهێز دەکەن گرنگی پێدەدرێت. بۆ قسەکردنە سەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سامان پزیشکی ڤێتەنێریمان کردەوە. کاک دکتۆر زۆر بەخێر بێ. گۆشتی تەندروست کامەیەوە سوودەکانی چین؟ بەڵێ ئەگەر لە پێناسەیەکی گۆشتەوە دروستکردن گۆشت ئەو مادە خۆراکیەیە کە دەوڵەمەندە بە کانزاکان و ڤایتامینەکان و بڕێکی زۆر لە پرۆتین. بۆیە پێویستە ڕۆژانە هەموو کەسێک بڕێکی باش لە گۆشت بەکار بهێنێ. بەڵام بەمەرجە ئەو بڕێ ڕێژەکەی لە نێوان 80 بۆ 100 گرام تێپەڕ نەکا. گۆشت دیارە گۆشت زۆرە لە بەپێی سەرچاوەکە گۆشت دەکرێت بە چەند بەشێکەوە. گۆشتی سوورمان هەیە، گۆشتی سپیمان هەیە، گۆشتی یانەوەرە دەریایەکانیشمان هەیە. هەمویان چۆنەڵێ ڕێژەیەکی تایبەتی خۆ تایبەتمەندی خۆیانێ. هەمویان بە سوود و کەڵکی خۆی تایبەتی خۆیان هەیە. بەڵام گرنگە ئەوەی کە گرنگە ئایا ئەو گۆشتەی کە هەڵێ بژێری تا چەند گۆشتێکی تەندروستە تا چەند گۆشتێکە ئەوەیە کە ئەو سوودانی هەیەی لە دەستی نەیات نەوەکو بێتە هۆی زیانگەیاند و تێکچوونی تەندروستیمان. زۆر باشە کاکتۆر. چۆن بەتایبەتی لەم دۆخەیە کە کۆرۆنا بەهۆی گۆشتی شەمشەمە کوێرە و مار و ئەمانەوە هادیدی خەڵک بە جۆرێک سڵیان لە گۆشت دەکردەوە بەتایبەتی ڤایرۆس ڕەنگە لەناو هەندێک گۆشت و ئەمانەیە کوڵانی زۆرتری پێویستاوە وردبینی زیاتری دەوێت هەندێک خەڵک سڵی لێ کردووەتەوە بە جۆرە لە جۆرەکان. ئایا لەم دۆخە شایەمە هەر ئاساییە پەنا بۆ گۆشت خواردن ببین و چۆن گۆشتێکی تەندروستمان دەستکەوێت؟ چونکە پێش کۆرۆنا لەسەر شەقامەکان لەسەر ڕێگاکانی دەرەوەی شار پڕ بوو لە گۆشت فرۆشی. ئێستا دەبێت چۆن احتیات بکەین چه جۆرە گۆشتێک بکڕین؟ بەڵێ خۆشبەختانە تا ئێستا نەسەمێرە ئەم ڤایرۆسی کۆرۆنایە کە بەهۆی گۆشتەوە بڵاو بێتەوە بەهۆی خواردن بە شێوەیەکی گشتی لە ناویشانە گۆشت. هەتا ئێستا هیچ سەرچاوەیەک ئاماژەی بەوە نەکردەوە ئەوەی پشتڕاست نەکردەوە کە ئەم ڤایرۆسە بەهۆی گۆشتەوە گوازرێتەوە. بە نیسبەت کوڵانیشەوە کە ئەگاتە ڕێژەیە هەر گۆشتێک کە گەشتە ڕادەی تایبەتی خۆی لە کوڵانە ئەم گۆشتە ئەتوانم بڵێم لە 180 ئەو مادە ئەو میکرۆب و ڤایرۆس و زیان بەخشانەی کە هەیەی لە دەستەیە. بەڵام توێژینەوەکان ئەویان سەلماندووە کە ئێستا تازەترین توێژینەوە ئەڵێت
باشترین ڕێگا بۆ ئەوەی گۆشتێکی تەندروست بخۆی بۆ ئەوەی بە دەربێت لە هەموو میکرۆب و ڤایرۆسێک کە تایەتی بە ڕێگەی بەستنە نەکوڵاندن ئەڵێ بۆ ئەبێ هەموو گۆشتێک پێویستە ماوەیەکی تایبەت لە فرێزەرابی بەستێ پاشان بەکاربهێنرێ بخواردن ئەمەش لەبەر ئەوەیە پشتبەستن بەو زانیارەیە کە بەهۆی ئەو بەستنەوە ئەو دەنکۆ کۆڵە کریستاڵانی دروستە بێ ئەبێتە هۆی تێشکاندنی تەواوی ئەو ڤایرۆس و میکرۆبانی کە لە ناو گۆشتەکە هەیە بەم شێوەیە گۆشت بەکاربێنی بێگومان گۆشتێکی تەندروست و سەلامەت و دوور لە هەموو میکرۆب و ڤایرۆسێکمان دەست دەکەوێت. کاک دکتۆر ئەو گۆشتانەی کە لە ناو بازاڕدا هەن بەستون ئەوانەش سوودیان هەیە یاخود زیانەکانی چین؟ بەتەکید خۆی لە ڕاستیە لە ڕووی زانستی گۆشتای مەبەستمەوەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان هاوردە دەکرێن ئەو مەبەستمەوە لەو گۆشتانەیە. بەڵێ خۆی گۆشت لە ئەسڵا شتێکی زانستی نییە بڵێ بە ناوی گۆشتی فرێشەوە ئەمە چۆن ئەڵەی زانێرێکی هەڵەیە لا ئێمە وا باوە گۆشتێک ئەگەر بڵێن ئاژەڵ لەسەر ئەبڕێ یاخو لەسەر بنخاکە بۆ مریشکیش گۆشتی سپیش هەمان زانیاری ڕاستە سەر ئەبڕێ ڕاستەوخۆڵێ گۆشتێکی فرێشم هەیە و ئیکاتە ناو مەنزەڵەکە ئەمە زۆر کارێکی هەڵەیە هەموو گۆشتێک پێویستە 24 ساعت لە بەڕەدا بمێنێتەوە بی بەستێ پاشان بەکاری بێن بۆ خواردن ئەویش چەند سەبەبێکی زۆری هەیە یەکێک لەوانە باسمان کرد بۆی ئەو بەستنەوە دەنکۆڕ کریساڵان دروستە بێ هۆکارێکی تر هەموو گۆشتێک کە تۆ سەرێ بڕی پێش سەربڕین ئەم ئاژەڵە ئەو مریشکە و باڵندا هەر شتێک بێت بڕێکی زۆر گلایگۆزین کە لە جەستەیە بە خەزنکراوی هەیە لە ئەنجامی سترێسەوە لە دەستی ئەیە کە لە دەستی ئێمە پاش سەربڕین ئەو گۆشتە ئەو گلایگۆزینە پێویستمانە پێویستە بیخێنە بەڕادی خەزنەوە کە خراە خەزنەوە لە بەڕادا بێت لە سەلاجەیە بێ موزەمیدەیە بێ کە بەستی پێویست دوای ئەوە کە ئەم گلایگۆزینەی بۆ گەڕایەوە گۆڕانکاری دوای PM چین زمانێت چەند گۆڕانکاریە کە دوای سەربڕین دوای ئەو گۆشتە خەزن کرا دەستەکە بە شیبوونەی ئەو گۆشتە ئەو گلایگۆزینەمان بۆ ئەگەڕێتەوە هەڵەسێ بە گلایگۆزینەکە ئەگۆڕێ بۆ لاکتیک ئەسید ئەم ترشی لاکتیک ئەسیدا هەڵەسێ بەچی بە پاکشکردنەوە بە کوشتنی تەواوی ئەو ئەو ڤایرۆس و میکرۆبانی کە لەو گۆشتا هەیە بۆیە ئەو گۆشتە بەستوانە هیچ کێشەیەکی نییە ئەگەر بە شێوەیەکی زانستی گەشتی بێتە دەستمان و خەزن و بەڕادی هیچ کێشەیەکی نەبێ گۆشتێکی زۆر تەندروستە و هیچ مشکلێکی نییە کە بەستوێتی بەرە بێ و دووبارە ئەی بەستنەوە ئەمەش لەوانێ زیانی هەبێ بەتاکید هەر گۆشتێک کە یەکجار ئەخرێتە موجەمیدەوە کە ئەی بەستێ نابێ بیکاتەوە کە بۆ کە کردەوە ڕێژەیەکی زۆری پێگاتە خۆراکیەکانی لەدەستایە یەکەم ئەو کە گۆشتە ئەی بەستێتەوە چۆن ئەڵەی مادەیەکی چۆن ئەڵەی مادەیەکی لینجی لێ ئاوێ خوێناوێکی لێ ئەو خوێناوە تەواوی مادە بە سوودەکانە کە لەو گۆشتایە بەهۆی ئەو وتمان ئەو دەنگۆڵە کریساڵیان تێکەشکێنێ بۆندی گۆشتەکان تێگەشکێنێ هەرچی ئەو ڤایتامین و پرۆتین و کانزا بە سووتانی کە لە گۆشتەکە تێکێشکێن و یەتە دەرەوە کە تۆ بەکارهێناکەواتە ئەو گۆشتە هیچ بەهایەکی خۆراکی نامێنێ سەرڕا ئەوەی کە دووبارە ئەی بەسێتەوە لەو تێکشکانە هەندێک میکرۆبمان هەیە کە سپۆرفۆمی پێوترێ سپۆریان هەیە کە بە بۆ بەستنەش لە ناو ناچێت دووبارە کە ئەیکاتەوە پاشان تێکەشکە و دەستەکە بە زیادبوون و ئەگوێتە هۆی تەسەمەمبوونی گۆشتەکە و گۆشتەکە خراپەکات و ئەبێتە هۆی زیانگاندن پێمان زۆر باشە کاکتۆر بە شێوازێکی دیکە تەمەن زۆر زانستیانە باسکە ڕەنگە هاوڵاتیە گیاخانمێک لە ماڵەوە تێنەگا لە مادانێکە بەکارتێنە دەوترێ ڤایرۆس و میکرۆب لە پلەیەکی زۆر خوارد لە سەردی بۆ نمونە دەکوژرێت یاخود لە گەرمیەکەیە زۆر بێتە سەرەوە نامێنێت کەواتە جیاوازی چیەگەر لە پلەستەردیەکەی ئەم ڤایرۆس و میکرۆبە بکوژرێ یاخود لە پلە گەرمیەکەیە زۆر بەرز بێ کوڵاندن بێ نامێنێت جیاوازیەکەیان چییە؟ خۆی جیاوازەکە هەیە وتمان بە کوڵاندن زۆربەی ڤایرۆسەکان چۆن ئەڵەی بەرگری ئەکەن لە ناو ناچێت هەنێ بەکتریامان هەیە بەکتریا سەرسەختەکانیان پێوترێ بە کوڵاندن هەنێ جار لە ناو ناچێت وەکوتم تازەترین توێژینەوە ئاماژە بەواکە کە بەستن باشترین ڕێگەیە بۆ ئەوەی ڕزگارە بێت لە تەواوی ئەو میکرۆب و ڤایرۆسانە هەیە خۆی لە پلەیەکی تایبەتمان هەیە بۆ نمونە کوڵان ئەڵێ لە 5 تا 6 پلەی سەدی ئەمە ئەو پلەیە کە بەکتریاکان لە ناو ناچن و حەزی پێەکەن و تایدا گەشاکەن و ئەبێنە هۆی تەسەمەمبوون و خراببوونی ئەو گۆشتەی کە بەکارهێن بەڵام لە سەر و 6 پلەوە ئەو پلەیە کە ئێمە بە گونجاو ێزانین و ئەبێتە هۆی ڕزگاربوونی زۆرێک لە میکرۆب و ڤایرۆسە زیان بەخشانەی کە لەو گۆشتا هەیە بەڵام بەس نەکە وتمان تازەترین سەرچاوە ئاماژە بەواکە باشترین ڕێگە بۆ ئەوەی گۆشتێکی تەندروست بەکار بهێنین بریتە لە بەستنیش لە چۆنەڵی لە ناقص 14 بەرەخوارەوە ئەمە باشترین پلەیە بۆ ئەوەی کە تۆی تر دڵنیا بێ ئەم گۆشتەیە هیچ سەرچاوێکی چەند ماوەی پێویستەکەوی بەسەی نابێت 4 ساعت کەمتر نەبێت کاکتۆر باست لەوە کرد کە بەهۆی ترسەوە هەندێک مەوادی مادەی تایبەتی ناو گۆشت یا لە ناو جسمی ئەم ئاژەڵەیە دادەبەزێت ترشی بوو چی بۆ ئەوەی کە باست کرد
ئەگەر بێت و ئاژەڵێک بەپی فەرمودەکانی پێغەمبەر درویخوا لەسەر بێت سەر ببڕێت دواتە دەبێ هێور بێتەوە چەقۆکەی پیشان نەدەی ئەو ڕێکارە تایبەتانی کە پێم وایە سە لە سەربڕینخانەکانیشا بەتایبەت سەربڕینخانوێکی سلێمانیە مەجێبەجێ دەکرێت ماژەڵ دەیڵێتەوە بۆی کە جارێکی تر ئیسرێسەکەی نەمێنێتەوە ئەو کات بە ئیسراحەتی سەری دەبڕێت ئەگەر بێت و لەو چوارچەوەیە سەر ببڕێت ئایا هەر دەبێ بخرێتەوە ناو فرێزەر و بیبەستێت خۆی باشتر ڕێگە بڵێ ئەو نەویست بسپەن چۆن ئەو تەفاسیلی وردەکارە لە کوشتارگەی نوێی سلێمانیە هەر ئاژەڵ لەسەر ئەبڕە پێویستە 6 سعات پێش سەربڕین بمێنێتەوە ببێنێتەوە بۆچی بۆی ئەو سترێسە ئایا بەهۆی بارکردنەوە بێ بەهۆی گەرماوە بێ بەهۆی سەرماوە بێ هەر سترێسەکە کاری تیەکە ئەبێتە هۆی لە دەستچوونی ئەو گلایگۆژینەی کە خەزی کرد لە جسمە پێش سەربڕین پێویستە 6 سعات بمێنێتەوە بۆی بگەڕێتە باری ئاسایی و ئەم گلایگۆژینەی بۆ بگەڕێتەوە کە گەڕایە پاش سەربڕین لەما پێویستە هەر بیخیتە کە هەموو ڕێکارەکانی چیا جەبەجەکە لە خوێن دەرچوون و لە سەربڕین و لە پاکردنەوە و ئەنج ئابێ بخرێتە ناو بەڕادەوە ئەو ئاژەڵەی کە لە کوشتارگەی نوێی سلێمانی سەربڕ بەم شێوەیە ڕێگە نادرێت بێتەوە هەتا 24 ساعت بۆ ڕۆژی دوای بۆ لە بەوتمان ئەو گلایگۆژینە دیسان دروستم کە دروست بۆتەوە بگۆڕە بۆچی بۆ مادەی لاکتیک ئەسید لاکتیک ئەسید واتە ترشێتی چۆنەڵەی ئەو گۆشتە زیاد دەکەێت کە ترشێتی گۆشتەکە زیادی کرد ئەنجارەتەوە مەسەڵەن ئەو گۆشتە دەستەکەوێت کە پێی ئەوترێ گۆشت لە ڕاستەیە گۆشتێک کە سەرەتا سەر ئەبڕێ ئەمە پێی ناوترێ گۆشت ڕانی گۆشتە نەتامی گۆشتە نەبوونی گۆشتە ئللا ئەبێ ئەم پرۆسیسانی بەسەرابێ ئەنجاتۆ گۆشتێکی تەندروست و ئەو تام و لەزەتی کە هەیە دەستمان نەکرێت کاتە ڕێنمایی ئێوەی شارەزا بە گۆشت ئەوەیە کە لەسەر ڕێگاکان هەرگیز گۆشت نەکردن و بچین بۆ سەفرە یاخود زۆرجار حیوانەکە لەگەڵ خۆیانە دەبن لە شاخ سەری دەبڕن و گۆشتەکەی بەکاردێنن ئەمە تەندروست نییە بەڵێ لە ڕاستیە دیاردەیەکی نەشیاوە بەداخەوە تا ئیسر هەر بەردەوامە بەڵام بریا تاکی ئەم میلەتەی خۆمان کە هەمووی هۆشیارەیەکی تەندروستی وای هەبوایە کە بەشی ژیانی ڕۆژانی خۆی کە چۆنەڵی خواردنی تەندروست و گۆشتی تەندروستی بەدەست بخستایە بەداخەوە ئەم دیاردەوە کووتمان هەیە و گۆشت هەتا ئیسە لەسەر زادە و کۆڵانەکان ئەفرۆشێ کە هەنێ جار لە هەمووشی ئەوە چۆنەڵی ناخۆشتر ئەوەیە کە لەبەرەوەی تۆزایی نەبێ نایلۆنێکی پێ و ئەپێچێ کە ئەوە گوایە ئەم گۆشتە ئەپارێزە لەوەی کە تۆزە تەپ و تۆز و مێش و ئەوەی پێوە نەنووسێ بەتابەتی لە وەرزە گەرمەکانە کە نازانێ ئەمە خێرابوونی ئەو گۆشتە چەندین قات ئەکات بۆیە پێویستە ئەو گۆشتەی کە ئەبینرێ ئێمە کە سەیری ئەەکەین لە ڕاستیە ئەو گۆشتەیە لەوانەیە چەند هەڵگری چەندین بەکریا و ڤایرۆس بێ چەندین نەخۆشی هەبێ کە هەستی پێ ناکرێت لە ڕاستیە ئێمەش لە کوشتارگا وەکو ستافی پزیشکی کوشتارگە جاری وایە لە ئەچینە سەر حاڵەتە ئەچینە سەر بۆ نمونە گۆشتێک ئاژەڵێک ئەمانەیە و فەحسیکەین نەخۆشیکی دیاریکراوی ئەو نەخۆشیە لەوانەیە من وەکو خۆم کە پسپۆرم لەو بارەی هەنەجا قورسە بڕیاری لێبم ئایا ئەمە 100% ئەم نەخۆشیەتی یان نازاری وایە بەلیژنە ئەچین سەیری ئەو گۆشتە ئەکەین بۆ یەکلایکەین و هەنێجار بەلیژنەش بڕانمان بۆ نادرێ ناچار سامپڵی لێوەرەگرینەوە ئەینێرین بۆ تاقیگە لە لێو تاقیگەیەکمان هەیە لە کوشتارگا لە تاقیگە دڵنیا بینەوە بمان کۆنفێرمەکە ئەنجا بڕیاری نهایین کە ئایا ئەم گۆشتە شیاوە بۆ خواردنیان نا ئەمە ئێمە بە ستافێکی پسپۆڕە لەو بوارایە و بە تاقیگە ئەنجا بتوانین یەکلایکەینەوە کەسێکی سادەست چۆن ئەتوانێت ئەم گۆشتە جیاکاتەوە ئایا کە هیچ ناتەواوێکی هەیە یان نا ئایا شیاوە بۆ خواردنیە یان نا بۆیە زۆر قورسە کەسێک ئەو گۆشتەی بتوانی چەند کیلۆیە گۆشتی تەندروست و سیا و بۆ خواردن لەسەر زادەکانە بەدەستخی بۆیە ئێمە هەموو کات ڕێنمایی حاڵاتیانەکەین کە بە هیچ شێوە نزیکی ئەو گۆشتانە نەکەون هەتا بۆیان نەکرێ لە شوێنە فەرمیەکانە بیکردن و ئەو گۆشتەی کە مۆری پێوەیە و لە کوشتارگا چۆنەڵی پشکنینی تایبەتی بۆ کرا و دەرچوو هیچ کێشەیەکی نییە و بۆ ئەوی دوور بن لە هەموو ناخۆشی و نەخۆشیەک کاتە دکتۆر دەبێت حتمما هەموو گۆشتێکیش جیاواز لە سوورکردنەوە دەبێت لە پێشا بکوڵێنرێت ئەم جار سوور بکرێتەوە یاخود بە کوڵاوی بخورێت ئەگەر لە سەلاجە دەرتێناوێت لە فرێزەر و 24 کاتژمێرەکەتی دابێت ضرورەی لا دەبێت کوڵانیشی تێکرد کە ئەو وەکوتم ئەگەر گۆشتەکە لە کوشتارگە سەر بڕابێ و ئەم پرۆسیسانی بەسەراچوو بێ و خستی بێتە ناو گەشت بێتە ڕادەی بەستن پێویست ناکات بە چ شێوەیەک مەسەڵەن تۆ ویستیت بەکاربێنی ئەتوانی بەکاربێنین بەڵام باشترین ڕێگا لە هەمویان باشتر کوڵاندنە دوای کوڵاندن برژاندنیش ئەتوانین بڵین پلەی دووەمەکرێ پاشان سوورکردنەوە لەبەری سوورکردنەوە بەهۆی ئەو ڕۆن و ئەو چەورێ زۆرەی کە خۆی چەورێکی زۆری هەیە گۆشت ئەو دووبارە چەورەیەکی زیادەشی پێوەکرێت لەوانەیە گۆشتێکی قورس و ناتەندروست و ئەوە بێ لەسەر گەدە و زۆر لە ماڵانە مەسەڵەن گۆشتێکی زۆری هەڵگرتووە لە فلێزەرەکەی با بڵین دوای 4 مانگێک ئەو گۆشتە دەرێن تۆ لێ ئەنێ زیانی نییە ئەو گۆشتە هیچ کێشەی نییە ئەگەر لە فلێزەرا بێ بۆ هەتا 6 مانگ بۆ 9 مانگش ئەتوانێت هەڵبگیرێ بەمەرجێ
چۆنەڵی کارەبای نەبڕێ و بەردەوام بێ. زۆر باش کرد. سوودەکانی گۆشت لەم دۆخەیە بە تایبەتی بۆ بەهێزکردنی سیستەمی بەرگری لەش چییە؟ و چ جۆرە گۆشتێکیش سوودی هەیە لەو جۆرانی کە پێشتر باس کرد؟ وەکومەتان گۆشتەکە ئەگەر تەندروست بێ هەموو گۆشتێک سوودی تایبەتی خۆی هەیە. وەکو وتمان گۆشت سەرچاوەیەکی دەوڵەمەندی پرۆتینە، بڕێکی زۆر پرۆتین تایە. ئەو پرۆتینی کە لە گۆشتدا هەیە لە غەیری گۆشت لە هیچ ماوەدێکی تر بەدەستمان ناکەوێت. ئەگەر یەکێکیش هەر بۆ نمونە گۆشت تەبیعی ناخوات و لەبەر هەر هۆکارە بێ، ئەتوانێت بەدوای بەدیلی سەرچاوی گۆشتا بگەڕێ بۆ نمونە لە پاخلەمەنیەکان بە تایبەتی فاسۆلا لە گوێز ئەمانە بڕێکی زۆر لەو پرۆتینەی تێدایە. وەکو وتمان گۆشت دەوڵەمەندە بە ڤایتامینەکان بە تایبەتی ڤایتامین B12 و B6مان هەیە کە ئەمانە ئەو ڤایتامینان کە زەڕون بۆ گەشەی مێشک و بۆ سیستمی بەرگری لەش بەهێز دەکەن. لە ناویشانە کە چەند کانزایەکمان هەیە، بۆ نمونە ئاسن و زینکمان هەیە کە ئەمانەش یەکێکە لەو مەوادانەی کە چۆنەڵی زەڕورە بۆ گەشەی لەشی ئینسان و بۆ لە خوێنە هەیە و ئەبێتە هۆی ئەوەی کە ئینسانە بە جەستەیەکی تەندروست و سەلامەتی ببێت. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سامانەوەر پزیشکی فێرتەرنی. سپاس بۆی کە وەڵامی پرسیارەکانت داینەوە. سپاس. بینەرانی عزیز، دیارە لە سەردەمی کۆرۆنادا هەندێک هونەرمەند گۆرانیان بە باڵای کۆرۆنا یاخود خۆپارێزی ئەوتووە کە یەکێک لەو هونەرمەندانەش مەروان حەمەخۆرشیدە کە گۆرانیەکی نوێی تۆمار کردووە. با پێکەوە بینەری گۆرانیەکەی مەروان حەمەخۆرشید بین. خۆیە پەنامان بۆ تۆ هێناوە، ڕوومان لە دەرگای سۆزی تۆ ناوە، جیهان سەراپا گیرۆ دەیدەردە، گژلا بێچارە یەخسیر و بەندە. خۆیە پەنامان بۆ تۆ هێناوە، ڕوومان لە دەرگای سۆزی تۆ ناوە، جیهان سەراپا گیرۆ دەیدەردە، هەموو بێچارە یەخسیر و بەندە. ئێمە چاوەڕێ شنەی میری تۆی، بە هیوای وارانی ڕۆی تۆی. ئێمە چاوەڕێ شنەی میری تۆی، بە هیوای وارانی ڕۆی تۆی. تا بشواتەوە دەرد و بەڵاژی دەروونە سوودە و سەڕێشکەبری. تا بشواتەوە دەرد و بەڵاژی دەروونە سوودە و سەڕێشکەبری. خۆیە چارەمان لای تۆ ئاسانە، بەکون فەیەکون دەرمان دەرمانە، کەمێک لە سۆز و بەزەیت بەسە، گیان بەبێ تۆ بێکەس و دەسە. خۆیە چارەمان لای تۆ ئاسانە، بەکون فەیەکون دەرمان دەرمانە، کەمێک لە سۆز و بەزەیت بەسە، گیان بەبێ تۆ بەبێت و بێکەس و دەسە. لادە لەسەرمان ئەم بەڵا قورسە،
بدور كلمان خوايا كورونا لا دل سرمان عم بلا قرصا بدور كلمان خوايا چارمان ليتو آسانا کۆرۆنا زۆرێک لە خەڵکی بێهیوا کردووە لە ژیان هەندێکیشمان وا بیر دەکەینەوە کە ئیدی ڕەنگە کۆتایی ژیانمان بێت بەڵام هەندێکی ژەن کە هێشتا زۆر گەشتبینانە سەیری دنیا و سەیری ڕۆژگاری ئەم ڕۆژ دەکەن و باوەڕیان وایە ئەمەی کە ئێستا هاتووەتە پێشەوە کۆتایی ژیان نییە بەڵکو نوێبوونەوەی جیهانە جیهان لە بەردەم نوێبوونەوەدایە بۆ قسەکردن لەسەرم چاوەڕ لە هەڵەبجەی شەهیدەوە لە پارێزگای هەڵەبجەوە میوانێکی تایبەتمان دەبێت کە ویش بەڕێز مامۆستا ئیبراهیمی نێرگزەجاڕی سانە و زانایایی نییە مامۆستا گیان سڵاوی خوا لێبێت ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئایا ئەو خەڵکانی کە ئێستاوا بیر دەکەنەوە کۆتایی ژیانە بەهاتنی کۆرۆنا جەنابەت وەڵامت چییە بۆیان مامۆستا ئەگەر گوێت لێم بێ سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش هەندێک کەس وا بیر دەکەنەوە کە کۆرۆنا هاتووە ئیدی کۆتایی ژیانە وەڵامی جەنابەت بۆ ئەم جۆرە بیرکردنەوانە چییە؟ ناوی پەروەردگاری جیهانیان بە ناوی پەروەردگاری خاوەن سۆز و میهرەبانی سڵاو و میهرەبانی خوای پەروەردگار لە سەرجەم بینەران و بیسەرانی ئازیز لە هەر کوێیەکی ئەم هەرێمە و تەواوی دنیادا بوونیان هەیە سڵاو و ئاشتی و ئارامی و تەندروستی لە پەروەردگار بۆ هەمووان دەخوازم دیارە زۆر گرنگە بەڕاستی ئێمە وەکو موسڵمان لە بەرامبەر گرفت و قەیرانەکاندا تێڕوانینێکی دیندارانەمان هەبێ لە ڕوانگەی قورئان و لە ڕوانگەی سونەتی پێغەمبەری ئازیزەوە صلی الله تعالی عليه وسلم لەو کاتەی کە هیوا و گەشببینی ڕوو لە ئاوابوونە دەبێ بە خۆدا بینەوە و بزانین کە چێ خاوەنیان بوونەوەرەیە پەروەردگار بە ئاەتێکی قورئان وەڵامان دەداتەوە کە سەرنج و تێڕوانینی ئێمە بۆ ئەم گرفت و قەیرانانە دەبێت چۆن بێ ئێمە دەبێت چۆن پەروەردگاری خۆمان بناسین پەروەردگارمان دەفەرمێت فما ظنكم برب العالمين تێگەشتن و تێڕوانین و چاوەڕوانی و هیوا و ئاواتی ئومێدی ئێوە چییە لە ڕەب العالەمین کە بەڕاستی لە دنیای ئەمڕۆدا یەکێک لەوانەی کە غائیبە و لای خەڵکێکی زۆر بوونی نییە بریتیە لە غافڵبوون لە خالقی ئەم کەونە بەو مانایی کە الله جل جلاله ئەرحەم الراحمینە پەروەردگارمان بە تایبەتی ئەم دنیایی بۆ مرۆڤ خوڵقاندووە و لە ناو مرۆڤەکانیشدا بە تایبەتی پێگە و پایی موسڵمان بە ئاستێکە بەڕادەیەکە تا موسڵمان لەسەر زەویدا بوونی هەبێ ژیان بەردەوام دەبێ ئاسمان و زەوی مسەخەر دەبێ هەتاوەکو وشەی ئەڵڵا لە نێو دڵ و لەسەر زار و لە نێو ماڵەکاندا بوونی هەبێ ئەوا دڵنیابن ژیان کۆتایی پێنایە بۆیە بەڕاستی ئەو ڕەشبینیی کە لێرە و لەوێ زیاتر باڵ دەکێشێ بەو مانایی کە ژیان کۆتایی پێدێ جیهان لە بەردەم ئاوابووندایە و لەسەر زەویدا ژیان کۆتایی پێدێ و بە تایبەتی دەوتری ڕەمەزانمان لە پێشە و لە ڕەمەزانە ژیان کۆتایی پێدێ بەڕاستی ئەم تێڕوانینانە لە ڕاستیدا هەڵقوڵاوی قورئان و سونەتی پێغەمبەری ئازیز نین صلی الله تعالی عليه وسلم بە تایبەتی ئێمە وەکو موسڵمان کاتێک ئاور لە دوێنێ دەدەینەوە لەگەڵ ئەمڕۆ بۆ ئایندە لێکی بین دەزانین و زۆرمان بینیوە و زۆر تۆمار کراوە کە مرۆڤایەتی کارەسات و مصیبەتی زۆر گەورەی بەسەرا هاتووە یعنی قڕانی مرۆڤایەتی لە ڕووی پەتاک گشتگیرەکانەوە بە نمونە بە ڕێژەیەکەیە لە مێژوات تۆمار کراوە کە ژمارەکان بەڕاستی زۆر مەترسیدارن ئەگەر بە پێوەری ژمارە بێ بەڵام بێگومان ژیان بەڕاستی پێمان دەڵێ هەمووان دەست نەشوین لە ژیان لەسەر زەوی بەڵکو دەست بشۆینەوە بۆ ژیانێکی نوێ بە تایبەتی ئێمەی موسڵمانان زۆر باشە مامۆستا کەواتە
ئێستا کە بەرەبەرە ڕووبە مانگی پیرۆزی ڕەمەزانیش دەچین ئایا ئەرکی تاک چۆنە لە نێوان ترسی کۆرۆنا و ئاسوودەیی ڕەمەزان دەبێت چی بکات؟ بەڵێ دیارە مسلمانانی ئازیز زۆر گرنگە ئەم پەیامە بەڕاستی لە نێو مانگی شەعبانداین ئێمە وەکو خۆی وەری بگرین. شەعبان ئەو مانگەیە کە پێغەمبەری ئازیزمان صلی الله تعالی عليه وسلم وریامان دەکاتەوە بە ئاگامان دێنێتەوە کە دەفەرمێ مانگێکە لە نێوانی ڕەجەب و ڕەمەزانە شەعبان بە کوردەواری خۆمان پێی دەوترێت کوڵە مانگ، یعنی ئەوەندە تا مەزرۆی ڕەمەزانن ئەم مانگە زۆر کوڵە چکە شەیدای مانگی ڕەمەزانین. بەڵام ڕەسوڵ الله دەفەرمێ ئەو مانگە مانگێکە کە خەڵکی تیایدا تووشی پەتایەکی مەترسیدار بوون بە شێوازێکی گشتی کە لەم مانگەدا کۆتایی پێبێنن ئەویش پەتای غەفڵەتە، پەتای بێئاگایی و نائاگاییە. بۆیە بەڕاستی جێگای خۆیەتی کە هەمووان ئەبێ وا بیر بکەینەوە کە جاران باوباپیرانی ئێمە وا تێگەشت بوون لە ڕەجەبدا زەویەکەیان دەکێڵا و ئامادەکاریان دەکرد و تۆوەکانیان دەچان، لە مانگی شەعباندا ئاویان دەدا، لە مانگی ڕەمەزاندا پاڵیان دەدایەوە و ئاسوودەیی و ئارامیان دەست دەخست. کەواتە لێرەوە دەڵێم با دەست بشۆین بۆ مانگی ڕەمەزان، باخۆ ئامادە بکەین بەڕاستی بۆ ژیانێکی نوێ بە تایبەتی لە مانگی شەعباندا کە ڕۆژێکی زۆر گەورەمان لە پێشە کە 15 شەعبانە و 15 شەعبان دیارە لێبوردنێکی گشتی پەروەردگارمان هەیە و تێڕوانینێکی پەروەردگارمان هەیە بۆ مرۆڤایەتی لەسەر زەویدا. بۆیە دەڵێم بەڕاستی نەک دەبێ بەڕاستی نائومێد بین، بەڵکو ئێمە ئومەتێکین کە بە تایبەتی پێغەمبەرەکەمان صلی الله تعالی عليه وسلم لە بەرامبەر پێشهاتەکاندا زوو وەڵامی داوینەتەوە کە ئەمە زۆر گرنگە بەڕاستی ئێمە لە ئێستادا زیاتر و زۆرتر قەدری ئیسلام بزانین، چونکە ئێمەی مسلمانان لامان غەریب و عەجیب نەبوو، بۆیە پابەندین بەڕاستی بەوەی کە لە نێو ماڵەکانی خۆمانداین، چونکە ڕەسوڵ الله صلی الله تعالی عليه وسلم کاتێک لە بەربارینی باران لە مەدینە فەرمووی صلوا فی رحالکم ئەو فی بویوتکم لە ماڵەکانتان نوێش بکەن، لای ئێمە شتێکی نوێ نییە، ئەمە پێغەمبەرمان فێری کردوین. کاتێک پێغەمبەری ئازیز دەفەرمێ وجوعلت لي الأرض مسجدا وطهورا، مزگەوت کە بیلبیلەی چاومانە، بەڵام مزگەوتەکان دێنەوە نێو ماڵەکانمان تازە نییە و نازانین عیبادەت تەنها لە مزگەوتا دەکرێ وەکو ئەوەی کە لە کەنیسەدا وا دەزان لە کەنیسەدا نەبێ ناکرێ. بۆیە ئێمەی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم ڕسول الله بەشێک لە ژیانی بەڕاستی دابڕان بووە بە تعبیری ئەمڕۆ کە گۆشەگیریە یان خەڵوەتە هەر لە ئەشکەوتەوە، هەتاوەکو کاتەی هیجرەتی کە ڕسول الله عليه السلام لەگەڵ سەیدنا ئەبوبەکردا بوو بەدەیان شمشێر دەوری گرتبوو، بەڵام ڕسول الله فەرمی لا تحزن إن الله معنا. بۆیە زۆر گرنگە بەڕاستی ئێمەی مسلمانان قودرەتی پەروەردگارمان لە بەرامبەر ئەم هەڕەشە و نەخۆشی و فەتایانەدا نابێ لە یاد بکەین و دەبێت بەو پەڕی گەشتبینیە و بە مانگی ڕەمەزان خۆمان ئامادە بکەین. زۆر باش مامۆستا پێتان وانە نردنی ئەم ڤایرۆسە لەلایەن خۆی گەورەوە حکمەتی ئەوەی تێدایە کە زەوی پێویستی بە ئارامی هەبوو، زەوی پێویستی بەوە بوو کە نەفەسێکی دیکە با، بۆیە خۆی گەورە ئەمەی نار تاوەکو گیاندارانیش هەتا ماندوو بوون بەدەست ئەو هەموو پیسی و ئەو هەموو ناڕەحەتیانەی کە مرۆڤەکان دروستیان کرد لەسەر زەویدا. پێدوانی ئەمە کە حکمەتێکی خۆی گەورەیە بۆ ئەوەی کە زەوی زیاتر ئارام بێتەوە. بە دڵنیاییەوە کە دەڵێن جیهان لە بەردەم نوێبوونەوەدا، جیهان بەڕاستی وەکو ئاسمان، جیهان وەکو دەریا، جیهان وەکو هەوا، جیهان وەکو خاک. ئەوەی کە قورئان وێنای دەکات دەفەرمێ ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس. لە ئەنجامی خراپ مامەڵەکردنی مرۆڤەکانەوە لەسەر زەویدا بەڕاستی ژیان و ژیار و ژینگە و ئاو و خاک و هەمووی تێک چووە. بۆیە ئێستا بە جۆرێکە بەڕاستی دەتوانین بڵێن سپاس بۆ تۆ پەروەردگار کە لیمەنی المولک اليوم، چه خاوەنی مڵکە ئەمڕۆ، چه خاوەنی ئاسمانەکانە، چه خاوەنی جوڵەی دەریایە، چه خاوەنی هەوایە، چه خاوەنی ئارامیە. بێگومان هەموو ئەمانە پێمان دەڵێ ئەڵڵاه جل جلاله خاوەنی مڵکە. بۆیە بەڕاستی هەوای پاک هاتووەتە پێش، بۆیە بەڕاستی دەریاکان تەنانەت ماسی و هەموو زیندەوەرانی ناو دەریاکان ئاهێکیان بەبەردا هاتووەتەوە. بەڕاستی دار و درەخت و گژوجیا هەناسەیەکی تەندروست هەڵدەمژێتەوە. ئاسمانەکان لە تەنینی دووکەڵەکان لە ئەنجامی غاز و تەقەمەنی و تەیارە و باخیرە و سەرزەویدا هەمووی ئاهێکی بەبەردا هاتووەتەوە. بەڕاستی زەوی پێویستی بە جۆرێک لە پشودان بوو بۆ ئەوەی ئێمەی مرۆڤ
کە پەروەردگارمان لە سەرەتادا لە بەرامبەرم زەویەدا دەفەرمێ من بە باشی تەسلیمم کردوون بەڵام وەلا توفسیدوا بعد ئیصلاحها لە کاتێکدا زەویتان بە تەندروست پێدراوە خراپی مەکەن. جارێکی دیکە پەروەردگار مۆڵەتێکی نوێ بە مرۆڤایەتی دەدا کە زەوی ئەوە پاک دەبێتەوە ئەم جارە بزانن مامەڵەیەکی تەندروست لەگەڵ ئەم هەسارە بکەن کە لەبەردەستی ئێوەدایە. بۆیە دەتوانین بڵێن سپاس بۆ تۆ پەروەردگار بە ڤایرۆسێک دەسەڵاتی خۆتت پیشانداین و ژیان یان تامت بۆ ژیان گێڕایەوە یان پێت وتین ئەو تەسەورە مادیەی کە ئەمڕۆ لە ڕووی سەربازیەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ئابوووریەوە بەتایبەتی کە ئەم سێ بوارە بەڕاستی جۆرێک لە مرۆڤەکان لە دەسەڵاتداران گەشتبوونەوە قەناعەتەی کە هێزیان هێز نییە ڕای بگرێ تەندروستیان لە ئاستێکدایە هیچ هێزێک نییە بتوانێت چۆکی پێدابات و لە بواری ئابووریشدا پیان وابوو لە قیمەدان بۆیە ئابووری لە هەرزدایە بۆیە دەبینین بەڕاستی گەورە زلهێزەکانی سەرزەوی لە بەرامبەر ئەو ئابووری کە هیانە ئێستا لە شکستان لە چۆکدادانان بەڕاستی بەو هەموو زەرەرە مادی دەیکەن لە بواری پزیشکیدا ئەو وڵاتانی کە لە قیمەی پزیشکیدان دەبینین بەڕاستی ئێستا چۆکدا دەدەن و پەنجە بەرز دەکەنەوە لەوەی کە چارەسەر لەسەر زەوی نییە بەڵکو لە ئاسمانە کە مەبەستیان پێ ڕەب العالەمینە کە ڕەحمیان پێ بکات. بۆیە بێگومان ژیان هەسارەی زەوی لە نوێبوونەوەدایە ومێ دەکەم مامەڵەیەکی تەندروستی لەگەڵدا بکەین هەمووان لەو زۆر باشە مامۆستاکەواتە چۆن قەنەعەت بەوانە بکەین کە بە جۆرە لە جۆرەکان لە کۆرۆنا دەترسن و پێیان وایە ئیدی کۆتایی ژیانە چۆن باوەڕیان پێ بهێنین کە ئەمە نوێبوونەوەیە و جیهان لە بەردەم نوێبوونەوەیەکی دیکایە و دەستپێکی ژیانێکی نوێیە بۆ ئێمەی مرۆڤەکانیش. ئێمە وەکو مسلمان بەڕاستی کۆتایی ژیان وەکو تاک وەکو بوونەوەر شتێکی حتمیە و یەقینیە بەڵام وەکو چۆن من یەقینم هەیە لەوەی کە دەمرم بەڵام یەقینیشم هەیە کە نازانم کەی دەمرم و لەکوێ دەمرم بە هەمان شێوە یەقینم هەیە ئەم ژیانە سەرەتایەکی هەیە و کۆتایەکی هەیە بەڵام کێ خاوەنی ئەم بڕیارەیە بەڵام ئەم عیلمە لای کێیە بەڵام ئەگەر ئاوڕێک بینەوە مسلمانانی ئازیز ئێمە لەو ماوەی 40-50 ساڵی بەس پێشوماندا بنمونە گە دیراسە بکەین زۆر ساڵ زۆر کات دیاری کرا لەوەی کە ژیان کۆتایی پێدێ بەڵام وانە بوو خەڵکێک هەبوو بەڕاستی هەموو لە ماڵەکانە خۆی قەتیس کرد یعنی کەوا ئیتر ژیان لەسەر زەویدا کۆتایی پێدێ بەڵام کۆتایی پێنەهات مرۆڤایەتی 200 ملیۆنی بە پەتای گشتگیر لێ ڕۆشتووە لە پەتایەکدا کۆتایی پێنەهاتووە لەبەرەوە ئێستا زیاد لە 7 ملیار لەسەر زەویدا کەمتر لە ملیۆنێک مرۆڤ تووشی ئەم نەخۆشیە بووە یعنی ئەمە بمانای کۆتایی ژیان نایە لەسەر زەویدا بەڕاستی یعنی بە تایبەتی لەمەش گرنگتر ئەوەیە کە ئەم زەویە کاتێک کۆتایی پێدێ کە ئەڵڵا لەسەر زار و لە نێو دڵەکان دابوونی نەبێ هەر کاتێک ئەمە نەما ئەو کاتە بەڕاستی دڵنیا بن لەوەی کە پەروەردگارمان دەفەرمێ یومە نەطوی السەماء کەطی السجل للکتب ڕۆژێک خوای پەروەردگار دەیپێچێتەوە دڵنیاشین ئەو ڕۆژە لە مانگی ڕەمەزان پێغەمبەریانە فەرمێ لە مانگی ڕەمەزانێکدایە نەک ئەم ڕەمەزانە یا 10 ڕەمەزان یا 100 ڕەمەزانی دیکە بۆیە ڕەمەزان و جومعە و کات دیاریکردن پێچەوانەی فەرمانی ڕەب العالەمینە یەسئەلونەکە عن الساعة ئەیانە مرساها فیمە ئەنتە من ذیکراها ڕەب العالەمین دەفەرمێ ئەی پێغەمبەری ئازیز پرسیارە لێ دەکرێت قیامەت کەی دێ تۆ چوزانی تۆ نازانی کەی دێ بۆیە پێغەمبەری ئازیز کاتێ پرسیارە لێ دەکرد قیامەت کەی دێ دەیفەرموو چیت بۆ ئامادە کردووە لە پەیامێکی دڵنیاکەرەوەشدا ڕەسوڵڵا فەرمی ئەگەر قیامەت بێت پێتان بوترێ ئێستا قیامەت دێ نەمامێکت بەدەستەوەی بینێشە هاوسەرگیریەکت لە پێشە ئەنجامی بە خانوویەکت دەست پێ کردووە تەواوی بکە خوێندنێکت لە پێشە تەواوی بکە هەموو ئەمانە بەڕاستی پەیامی هیوا و ئایندەسازی و گەشتبینین کە ئێمە وەکو مسلمان دڵنیاین لەوەی کە بەڕاستی ئاماژەکانی رسول الله صلى الله تعالى عليه وسلم بتایبەتی چونکە بەدیدی پێغەمبەری ئازیز ڕوانین بەزاری پێغەمبەری ئازیز گفتوگۆکردن و تێگەشتن زۆر گرنگە کە پێغەمبەری ئازیزمان هێما و نیشانەکان کە بۆ ئێمەی دیاری کردووە دڵنیا بن لەوەی کە ئەو هێما و نیشانانە لە گۆڕێدانیە ئێستا بۆ ژیان کۆتایی پێبێ زۆر باشە ماوەستا بە کورتی دەمێ بپرسم دوای کۆتایی هاتنی ئەم ڤایرۆسە مرۆڤ چی بکا بۆی ئەم جیهانە بە نوێی بمێنێتەوە بەس بە کورتی ماوەستایی زۆر گرنگە بەڕاستی زۆر گرنگە ئەو پەیامە کە ئێمە وەکو مسلمان بە تایبەتی ئەرکێکی جوانمان جێبەجێ کردووە لە سەرتاسەری زەویدا
یعنی پزیشکەکانمان گیانیان بەخشیوە بەڕاستی لە ئاستی جیهانی ئیسلامیدا لە وڵاتە یعنی وڵاتەکانی ئەوروپا وەکو تاک تێگەشتن و تێڕوانینێکی دیندارانە زیاتر و زۆتر بڵاوکەینەوە ژیانمان خۆش بوێ دەست بشۆین بۆ ژیان دەست نەشۆین لە ژیان بەڕاستی ئێمە خاوەنی پرۆژە و بەرنمەیەکی گرنگ بین بۆ ئایندەسازی خۆمان ئێمە وەکو مسلمان ڕەسوول الله عەلەیهی سڵات وسەلام ئایندەسازی و یعنی پێشبینی لە ڕوانگەی قورئانەوە بۆ ئێمە کردووە بۆیە ئەرکی سەرشانی ئێمەیە بەڕاستی جارێکی دیکە ئەم هەسارەیە پەروەردگار بە پاکی دەیداتەوە دەستمان بۆیە ئەرکی سەرشانمانە بەڕاستی بەندایەتی پەروەردگارمان جێبەجێ بکەین ئەرکی سەرشانمانە گومانی باشمان هەبێ بە پەروەردگارمان ئەرکی سەرشانمانە زەوی ئاوادان بکەینەوە ئەرکی سەرشانمانە بە هەمووان بڵێینەوە ئیسلام چارەسەرە ئیسلام بەدیلە و ئیسلام بەڕێوەیە و ئیسلام ینی ڕۆژ بە ڕۆژ سەر هەڵدەداتەوە و دڵنیابن تەمەەن باقی بێ عیزەتی ئیسلام و عیزەتی مسلمانان دەبینین و ئایندە بۆ ئیسلامە و دەتوانم بڵێم هاکا ئیسلام گەڕایەوە کە دەڵێن هاکا بەمانای ئەوەی کە بەڕاستی دڵنیابین لە خەمی ئەوەدابین هەمومان دەم و دەستمان هەبێتیایدا هەومان بەشدار بین لەوەی کە بەڕاستی ئەو ئیسلامەیی کە ئەمڕۆ حکم دەکات لە سەرتاسەری زەویدا لە بواری تەندروستیدا سوپاس بەخوای پەروەردگار ئیسلام حکم دەکات بڕواتان ئیبراهیم نێرگەجاری لە هەڵەبجەی شەیدەوە لەگەڵمانە بووی زۆر سپاس بۆ زانیاریەکانت بینەرانی عزیز بەرگە بابەتەکانی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن کە سێتەوەری سەرەکی و راپۆرت و زانیاری تایبەت بوو بۆ هیوایی کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەک بوو بێت تا بەرنامەیەکی نوێ دیکە و ڕۆژێکی نوێ بەخوای گەورە میێربانتان ئەسپێرین هەر تەندروست بن هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ دەزۆر